گەنجان و لاوان بەهۆی دانەمەزراندن لە کەرتی حکومی و نەبوونی دەرفەتی کار لە کەرتی تایبەت بێئومێد بوون و پۆل بەرەو وڵاتانی ئەوروپا کۆز دەکەن. لە کاتێکدا لە هەرێمی کوردستان دەیان هەزار کۆمپانیای بیانی و ناوخۆیی هەن، بەڵام لەگەڵ ئەوەشدا نەتوانراوە کێشەی بێکاری لە هەرێم چارەسەر بکرێت. خاوەن کۆمپانیا بیانی و خۆماڵیەکانیش کرێکار لە وڵاتانی بیانیەوە دێنن. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش دەڵێت داوامان لە حکومەت کردووە کۆمپانیەکان پابەند بکات بە دانانی کارمەند و کرێکاری ناوخۆیی تاکو بە ڕێژەی لە 170 هەلیکار بۆ گەنجانی کوردستان بڕەخسێت. ئەو کۆمپانیانەی کە لە هەرێمی کوردستان هەن بەناوخۆی و بە بیانی زۆرینەی ڕێژەی هەلی کاریان بۆ خەڵکی بیانی ڕەخساندووە، چونکە دەبینین بە لێشاو خەڵکی بیانی داخیلی لە سنوورەکانەوە داخیلی هەرێمی کوردستان دەبن. کۆمەڵێک کۆمپانیا هاتوون ئەو کرێکارە بیانیانە لە وڵاتە جیاجیەکان بە تایبەت لە وڵاتە هەژارنشینەکان دێن، ئەو کرێکارانە دێنن لێرە هەلی کاریان بۆ دەڕەخسێ. بۆیە ئێمە داوای ئەوە دەکەین، من چەند مانگێکە کاری لەسەر دەکەم کە داوای ئەوە دەکەین ڕێژەی هێنانی کرێکاری بیانی کەم بکرێتەوە. لە بری ئەوە ئێمە دەبێت پلانی بەدیلمان هەبێت، لە بری ئەوە کرێکاری ناوخۆیی کار پێ بکرێت. 6 ساڵ دەبێت هیچ دەرچوێتی زانکۆ دەرچوانی زانکۆ دانەمەزراون. تا ئێستا بە تەخمین من داتایەکم وەرگرتووە 300,000 دەرچووی زانکۆ هەیە کە دانەمەزراوە. ئەنی ئەمەش هەمووی بێکارە، پلان نییە، حکوومەت پلانێکی بەدیلی نییە بۆ دانەمەزراندن. ئەگەر ئەو ڕێگایە بگرێتە بە هەم بارگرانی دارایی ناکەوێتە سەر حکوومەت، هەم کولفەچی وا لەسەر حکوومەت نابێت، تەنها پێویستی بەڕێنمایی دەرکردن و بەڕگادەرکردنە. وتەبێژی لقی هەولێری یەکێتی کرێکارانیش دەڵێت دوای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا حاڵ و گوزەرانی کرێکاران بەرەو خراپتر و نالەبارتر دەڕوات. هیچ پرۆژەیەکی وها نەکراوەتەوە ڕێژەیەشی بەرچاو کرێکاران چوبنە سەرکار و کاری تێدا بکەن. تەماشا دەکەین لە کەرتی گشتی ئێستا دامەزراندن نییە. ئەو کەسانە کە دەخوێنن گەنجەکانمان لە پەیمانگاکان و لە کۆلیژەکان کە خوێندن تەواو دەکەن دانامەزرێن. ئێستا ئەوانش کرێکاری دەکەن. کرێکاری بیانی بە ڕێژەیەشی زۆر لێرە کار دەکاتن و زۆر بە ناڕێکی بابرین بێەوەی کەسی سەمێکەبی لە شێوەکان ڕێژ خستە بن. ڕاستە یاسا هەیە تایبەت بە کرێکارانی بیانی، بەڵام ئەو یاسایە وەکو پێویست جێبەجێ نەکرایە لە کاتی خۆی کرێکار ماوەی کارکردنی تەواوی بگەڕێتەوە شوێنی خۆی ئەو کرێکارێک کە دەزڕەنجینە لێرە کار دەکات. کرێکاری بیانە کرێکاری سادەیە کار دەکات. لێرە پێویستە کرێکاری هەرێمی کوردستان کرێکاری شارەکانی خۆمان ئەولەویەتیان لە بۆ هەبی. بەپێی پێشنیازی پەرلەمانتاران کە داوای پەسەندکردنی لە پەرلەمان دەکەن، پێویستە سەرجەم کۆمپانیەکان کە لە هەرێمی کوردستان کار دەکەن لە 170 کارمەند و کرێکارانیان لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێت تا دەرفەتی کار بۆ دەیان هەزار گەنج و دەرچووی دانەمەزراو بڕەخسێت. بەهۆی کەمتەرخەمی حکوومەت لە دابینکردنی کار بۆ گەنجان و دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان ڕۆژ بە ڕۆژ ڕێژەی بێکاری لە هەرێمی کوردستان ڕوو لە هەڵکشان دەکات. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.